ڕووباری باڵەکایەتی ئەو ڕووبارەی هەفتەیەک لەمەوبەر گەنجێکی دانیشتووی گوندی بەرسیرین بە ناوی وشیار کەوتە نێویەوە و خۆی و ئۆتۆمبیلەکەی لە نێو ڕووبارەکە تا ئێستا بێسەر و شوێن و هەموو ڕۆژێ خزم و کەس و کاری وشیار لەسەر ئەم ڕووبارە لە چاوەڕوانی وشیاردان ئاخۆ کەی بەدەردەکەوێت. زۆر بسرمانان و حاڵەمەشی زۆر قووەت وەکو یارمەتی ئەو هەموو جەنازەی و ئەو حاڵەمە لەسەر ئەو زادانەیە ئەوەی قسووریان نەکردیا بە هیچ شێوەی ئەو ملەتە زۆر دەخەمگیر و دەخەمێ ئەو جەنازەیدایە. لە هەڵمەتەکانی گەڕان لە دۆزینەوەی وشیار حەمەدەمین چەندین تیمی مەلەوانی لە ڕێگای بەرگری شارستانی سۆران و هەروەها چەندین ئامێر لەلایەن دەستگای مین بەکارهاتوون، بەڵام هەوڵەکان بێ ئەنجام بوون. هاوڵاتیانی دەڤەری باڵەکایەتیش داوا لە حکوومەت دەکەن تیمەکانی مەلەوانی بەهێز بکەن و پێداویستی باشیان بۆ دابین بکەن، چونکە ساڵانە چەندین ڕووداوی هاوشێوە دووبارە دەبنەوە. بەس بەڵام حکوومەتی ئێمە هەتا ئێستا نە باڵپشتەچی هەیە، نە کامیڕەچی هەیە، نە غەواسەکان هەیتیان یەک بەرجیان هەیە، هیچکیان نییە. داوا لە حکوومەتیەکەین پێداویستی باش بۆ غەواسەکان بکڕی بۆ مەلەوانەکان. بەکارێن لە حکوومەتی هەرێم ئەو جیانەی کە مەترسیان لەسرە باڵپشتمان بۆ دابنێ وەکو ئەو شوێنانەی کەداننا تەمەنەوە لە ڕۆژی جومعەی ئەو خزمە چوویتە ناو ڕووباری بە سیارەوە هەتا ئێستا بەدوادا ئەگەڕین بە جەماعەتی تیمی ئەلغام ئیسۆران زۆر یارمەتیمیاندا، جەماعەتی مکافعە زۆر یارمەتیمەیدا برادرانی شورتە وەکو تیم، هەتا ئێستاش نەمانتوانێ بیدۆزینەوە. بەنسبەت ئەو سیارێکەتی تا ڕووبارەی ئەوە یەک هەفتەیەکە تێ خەڵک لە چاوەڕوانیدایە، هەتا ئێستا کە حکوومەت هیچی وەی نەکردیەکە ئەو خەڵکەی لە چاوەڕوانی نێریتەوە ئەو جەنازە و ئەو سیارەی بینەوە. بەنسبەت ئەو ڕووبارەی پار و پێراری سیارەکەتینێ هەتا ئێستا کە کەم تەرخەمیان کردێ نا دیوارە چاندانایی پاڵپشتی نا هیچیاندانا، بەڕاستی خەڵکەکە زۆر لێ ناڕازیە. هەفتەیەک لەمەوبەر وشیار حەمەدەمین کەوتە نێو ئەم ڕووبارە لێرە خۆی و سیارەکەی ون بوون. تا ئێستا خزم و کەسوکاری بەدواون، بەڵام نە وشیار حەمەدەمین و نە ئۆتۆمبیلەکەی نەدۆزراونەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.